تیوار نیوز زانیاری لەسەر پێدانی 9,000 یەکەی نیشتەجێبوون بە هاوڵاتیان بڵاو دەکاتەوە. مامۆستایانی وانەبێژ دەکرێن بە گرێبەست. عێراق کەسێکی کوێتی کردە سەرۆکی لیژنەی دانوستانی نێوان عێراق و کوێت. لا تیوار نیوز سڵاوتان لێبێت. من هودا عوسمانم سێ هەواڵتان پێشکەش دەکەم. سێشەممە هشتی مانگدانە عەبدولکەریم وەزیری ئاوەدانکردنەوە و نیشتەجێبوون ڕایگەیاند لەمڕۆ پێگەی ئەلکترۆنی تایبەت بە داواکردنی فۆرمی یەکەکانی نیشتەجێبوون بۆ خەڵکی کەم دەرامەد لە هەرێمی کوردستان کارا دەکرێت و ئەو کەسانی خۆیان بە شایستە دەزانن بەپێی ئەو ڕێنمایانی بڵاو دەکرێنەوە دەتوانن فۆرمەکە پڕ بکەنەوە. ئاماژەی بەهۆشکرد فۆرمەکە بە شێوەیەکی زانستی داڕێژراوە. ئەوەش دوای وەرگرتنی بۆچوون و پێشنیاری کۆمەڵەی کرێنشینانی کوردستان دێت. پێشکەشکردنی داواکاریش تاوەکو ڕۆژی 1/12/2023 بەردەوام دەبێت. دوایەوە بەپێی یاسای نیشتەجێبوون خاڵبەندی دەکرێت بۆ ئەو کەسانەی داواکاریان پێشکەش کردووە. دواتر لە لای لیژنە تایبەتمەندەکانی وەزارەت چێکردنەوەی بۆ دەکرێت و پاشان ئاڕاستەی و لیژنانە دەکرێت کە لە چوارچێوەی یەکە کارگەڕیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان واتە لە هەر سنوورێکی یەکەی کارگەڕی لیژنەیەک پێک دەهێنرێت بۆ پەسەندکردنی خاڵبەندیەکە. بەپێی نووسراوێکی هەردوو وەزیری پەروەردە و دارایی ئالان حەمەسعید و ئاوا شێخ جەناب کە ئاڕاستەی ئەنجومەنی وەزیران کراوە کە مامۆستایانی وانەبێژ بکرێنە گرێبەست و داواشیان کردووە بڕی 4 ملیار و 255 میلیۆن دینار زیاد بکرێت بۆ کۆی شایستە داراییەکانی ئەو فەرمانبەرانە. ئەمڕۆ عالیە نووسەیفی ئەنجامی پەرلەمانی عێراق بڵاوی کردەوە کە وەزارەتی دەرەوەی عێراق کەسێکی هەڵگری ڕەگەزنامەی کوێتی کردوتە سەرۆکی لیژنەی ڕێکەوتن لەگەڵ وڵاتی کوێتدا. ئەو پەرلەمانتاری عێراق ئەوە هەنگاوی بەکارەسات ناو بردووە دەڵێت ناکرێت کەسێکی کوێتی بکرێتە نوێنەری عێراق بۆ ڕێکەوتن لەگەڵ وڵاتی کوێتدا. هەروەها دەشڵێت کەسێکی عێراقی نەبوو بیکەن بە سەرۆکی لیژنەکە و داوا لە هێزە نیشتیمانیەکان دەکەن دەستوەردان بکەن لەو بابەتە. سێ هەواڵم پێشکەشکردن کاتێکی خۆش.